لە گەرمەی تێکچوونی پەیوەندەکانی نێوان ئیداری کەرکووک و وەزارەتی ناوخۆی عێراق بەتایبەت لە سەرپرسی لە کارلابردنی بەڕێوەبەری گشتی پێشووی پۆلیسی کەرکووک پۆلیسی پارێزگاکە یادی دامەزراندنی 94 ساڵەی پۆلیسی عێراق دەکاتەوە. پۆلیسی کەرکووک لە کاتێکدا ئەو یادە دەکاتەوە بەدەست دەیان کێشەوە دەناڵێنێت لەلایە کێشەی کەمی میلاک و دانەمەزراندن و پێداویستی لەلایەکیش بەرپەستەکانی بەغدا، بەڵام وەک فەرماندەی گشتی پۆلیسی کەرکووک دەڵێت ئەمانە نەبوونە ڕێگر لە بەردەم جێبەجێکردنی کارەکانیان. پۆلیسی کەرکووک تەسحیەیەکی زۆری داوە، چ لە جەبهەکان لەگەڵ برا پێشمەرگەکانیانە، چ لە ناو شار بە سەدان شەهید و برینداریان بەخشیوە لە پێناوی ئەمنیەتی شارەکە و پۆلیسی کەرکووک ئامادەیە و دائیمەن ئامادە بووە لە خزمەتی هاوڵاتیانە بۆ ئەوەی هاوڵاتیان بە سەرفرازی بڕۆنە سەر ئیش و کارەکان خۆیان. پەرلەمانتارانیش وەک هەمیشە دەڵێن داواکاریەکان دەگەێنە لایەنە پەیوەندیدارەکان بە هەمان شێوان نوێنەرێکی شارەکە لە پەرلەمانی عێراق ئاماژە بەوە دەکات یادکردنەوەی دامەزراندنی پۆلیسی عێراق لەلایەن پۆلیسی کەرکووکەوە بەو پێداویستی و کەلوپەلە سەرەتایی و کۆنانە مای شەرمەزاریە بۆ بەغدا. ئەوەی بینیمان نمایش کرا بەڕاستی شتێکی شەرمەزارە بۆ حکوومەتی عێراقی و وەزارەتی ناوخۆکە بەو کەرەستە کۆن و بچووکانەوە سادەیە کە هیچی پێ ناکرێت، بەڵام قارەمانەتی پۆلیسی کەرکووک دەرەکەوێت لە ماوەی ڕابردوودا لە شەڕی داعشدا کە توانیوانە ڕوبەڕووی داعش بنەوە هەروەها لە ناو کەرکووک ئارامی و سەقامگیری بۆ خەڵکی کەرکووکیان دابین کردووە. بە پێی ئامارێک لە پارێزگای کەرکووک 11300 پۆلیسن کە تەنها لە ساڵی ڕابردوودا 24 پۆلیس شەهید و 85 دیکەش بریندار بوون. بەڕێوەبەری پۆلیسی کەرکووکیش چەند جارێک داوای دامەزراندنی پۆلیسیان کردووە بۆ شارەکەیان، بەڵام وێڕای دانەمەزراندنی پۆلیسی نوێ بەغدا شوێنی پۆلیسە شەهیدەکانیشان بۆ پڕ ناکاتەوە. دەریا کامەران NRT کەرکووک.